ایوب ناصری خلکی روشهلات کردستان یو لباجار بوکان جدایک بو یو لولات ایتالیا جیانه دکت. پشتی بویرین افغانستان لسالا 2021 داو هاتنا رژکا زور یا پنابران بو ولات ایتالیا. ایوبی بلگه فیلمک لسر درست کرو بناوه اسمان منه و شیاب بیتا یکم بلگه فیلم دویستوالا فیلم سینمایی دا لدهوكي. بۆنەی کارەکەمەوە توانیم بڵین چیرۆکی دەیان ماڵباتی ئەفغانی لە نزیکەوە ببینم ببیسم گۆداری بکەم و لە پەناویشدا بتوانم یارمەتیان بدەم بۆی کە زووتر بڵین لە خەمی بێنە دەرێ و ژیانێکی تازە بۆ خۆیان ئاوا بکەن لە وڵاتی ئیتالیا. ئەم چیرۆکە چیرۆکی بەس ماڵباتێک نییە، چیرۆکی هەر کۆچبەرێک دەتوانێت بێ. بێگومان ئەف بەلگە فیلمە یەکەم کارێ وی دەرهێنەرێ سینەماییە لێ ji ber ku ewî pitir layinê mirovatî di belgefilmê xwe da nîşan daye lewma xelatê baştirîn belgefilm wergirt. لەم فیلمەدا ئەوە بوو کە ئەم کەسانەی کە ئێمە لە ناو میدیادا فقط وەک عەدەد و ڕەقەم دەیان بیسین وەکو کۆچبەر و بەگشتی لە پۆلیتیکی ئەوڕۆی ئوروپادا بە تایبەت هەموو کەس بە شێوەیەک دژ بەوان دەچێ مرۆڤن کەسایەتیەکن وەک ئێمن ژانی ئەوان زۆر نزیکە، یعنی ئەگەر ئێمە جۆداری دەردی ئەوان بکەین بچینە ناو ناخی ئەوانەوە ژیانی ئەوان زۆر لە ئێمە نزیکە، گرنگ نییە خەڵکی چۆن زمانیان چییە ڕەنگیان چییە. مالباتا ئەیوبی ji Rojhelatê Kurdistanê hatibûn û bê baweşa wî şad bûn. Her wesa dezveînana nasnavê yekem belgefilm di vîstevala nîvdewletiya Duhokê da pitir dilxweş kirin. لە منداڵی و هەمیشە خۆشم دەیەویست بچێ بە بەرنامەی سینەما بۆ بەرنامەڕێزی سینەما بۆ ئەوانەی هەر خەریکی ئەوانە بۆ خەریکی فیلم بەرداری و ئەو کارانە بۆ. وەڵا زۆر خۆشحاڵم لە شکری خوددا زۆر خۆشحاڵم کە باوکو دایکم کە بە سەربەرزی نۆ منداڵ بوون هەمویان شکر دکتورن. ئەیوب ناسری زێدەتری 6 mehan kar li ser vî belgefilmî kiriye û her li dawiya sala 2021 da û heta navarasta sala 2022 da vî derhênerî diyar kir û jiyana gişt penaberan bê cêwazî li Ewropa bandorek berçav li wî kiriye û boya handerek ku evî belgefilmî durust biket. Kawa Emer Dengê Emerîka Duhok. Bu miwandariyan bu festivala